rivolgere un elogio بینینتۆ ئەندیا مۆسۆلۆنی دامەزرێنەری بزوتنەوەی فاشی لە ئیتالیا کە لە ساڵی 1922دا توانی ببێتە سەرۆکی حکوومەت و تا کۆتایی ژیانیشی هەوڵی بۆ فراوانکردنی دەسەڵاتی ئیتالیا لە جیهاندەدا. مۆسۆلۆنی لە سەرەتای خەباتی سیاسیدا لە ڕۆژنامەی ئەفانتی بەواتای بۆ پێشەوە کاری کردووە، دواتریش یەکەکانی تێکۆشانی دامەزراند کە بووە کرۆکی حیزبە فاشیەکەی و بەهۆی وەجڵەوی دەسەڵاتی گرتە دەست. بینینتۆ ئەندیا مۆسۆلۆنی لە 29 حوزەیرانی ساڵی 1970دا لە خێزانێکی هەژار لەدایک بوو. لە تەمەنی منداڵیدا کەسێکی هەڵەشە و توندوتیژ بووە و بەهۆی ڕەفتارە ناوازەکانیەوە کە بەردی دەگرتە ئەوانەی سەردانی کڵێسەکانیان دەکرد دایکی ڕێگەی لێگرت بوو بچێتە ناو کڵێسەکانەوە. لە ساڵی 1901دا بووە بەڕێوەبەری خوێندنگایەکی سەرەتایی. لە دوای ساڵێکیش چووە سویسرا تا لە ئەنجامدانی خزمەتی سەربازی بەدوور بێت. لە ساڵی 1904دا بۆ ئیتالیا گەڕێنرایەوە و بە تۆمەتی خۆتزیینەوەی لە ئەنجامدانی خزمەتی سەربازی حکمدرا. لە ساڵی 1922دا مۆسۆلۆنی ڕێپێوانێکی بەرەو شاری ڕۆما ڕێخست و هەڕەشەی لە حکوومەت کرد کە یان دەبێت دەسەڵات ڕادەست بکات یان خۆیان بەدەستی دەهێنن کە ئەوەش ڤیکتۆر ئەمانوئیلی سێهەم پادشای ئیتالیای ناچار کرد پۆستی سەرۆکوەزیران بۆ مۆسۆلۆنی ببەخشێت و لە سیوێکی تشرینی یەکەمی ساڵی 1922دا و لە تەمەنی 39 ساڵیدا حکوومەتی پێکهێنا. مۆسۆلۆنی کە بە کەسێکی دیکتاتۆر ناودەبرا پشگیری لە بیرۆکەی گێڕاندنەوەی شکۆی ئیمپراتۆریەتی ڕۆمای کۆنی دەکرد. تا دەستپێکردنی جەنگی جیهانی دووەمیش لە هەوڵی فراوانکردنی دەسەڵاتی ئیتالیا بوو لە جیهاندا. هەروەها هاوپەیمانێکی بەهێزی ئەدۆلف هێتلەر ڕابەری ئەڵمانیای نازی بوو. مۆسۆلۆنی خەونی بەوەوە دەبینی کە تەواوی ناوچەکانی سەر دەریای ناوەڕاست بخاتە ژێر کۆنتڕۆڵی ئیتالیاوە و ئیمپراتۆریەتێک دروست بکات کە تا وڵاتی ئەسیوبیا و کەناری گینیا لە ئەفریقیا درێژ ببێتەوە. ئیتالیا یەکێک بوو لە وڵاتانی میحوەر کە لە جەنگی جیهانی دووەمدا دژ بە وڵاتانی هاوپەیمان جەنگان و جگە لە ئیتالیا هەریەک لە ئەڵمانیا و ژاپۆن و نەمسا و ڕۆمانیا و بولگاریا و هەنگاریای لەخۆ گرتبوو. جەنگەکە لە ساڵی 1939دا تا ساڵی 1945 بەردەوام بوو کە تیایدا زیاتر لە 6 ملیۆن سەرباز و هاوڵاتی کوژران و جەنگەکەش لە بەرژەوەندی وڵاتانی هاوپەیمان کۆتایی هەبوو. لە کۆتایی مانگی نیسانی ساڵی 1945دا و لە دوای شکستهێنانی وڵاتانی میحوەر لە جەنگەکەدا مۆسۆلۆنی هەوڵیدا بەرەو باکووری ئیتالیا هەڵبێت، بەڵام دواتر دەستگیر کراو. لە 28 هەمان مانگیشدا لەلایەن بزوتنەوەی بەرهەڵسکارانی ئیتالیاوە لەگەڵ 17 کەس لە یاریدەدەرانی لە نزیک دەریاچەی کۆمۆ لە نزیک سنووری سویسرا دەستگیر کران و دواتریش لە سێدارە دران و بەوەش کۆتایی بە حیزبی فاشی و سەرۆکەکەی هێنران. کاروان شێخ موحسین NRT